بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لوانەی یازدەهەم دەچینە سەر بابەتی پایە و ڕوکنەکانی نوێژ کە دیارە ڕوکنەکان یا پایەکانی نوێژ طبعاً ئەو شتانن و ئەو کردارانن کە پێکهاتەی سەرەکی نوێژن. هەر کامێک لەو ڕوکنانە لەو پایانانە ئەنجام نەدرێن یا بە ناتەواوی ئەنجام بدرێن بەبێ گومانی نوێژەکەمان نوێژێکی ناتەواوە. بۆیە دەبێ هەوڵ دەین ئەو ڕوکنانە یەک بە یەک و بە شێوەیەکی ڕێزبەندی و لە دوای یەک هەمووان وەکو خۆی ئەنجام دەین. ڕوکنی یەکەم وە گرنگترین ڕوکن بۆ هەموو عیبادەتەکان بە تایبەتی بۆ نوێژ بریتیە لە نیەت، چونکە خوای گەورە دەفەرمێت وەما ئومیڕوا ئیلا لیعبدوا الله مخلصین له الدین. دەفەرمێت ئێمە ئەوان فەرمانیان پێ نەکرابوو تەنها بەوە نەبێت کە خوای پەروەردیگار بپەرستن مخلصین بە دڵسۆزی. دڵسۆزی واتە کاتێک کە نوێژ دەکەی نیەتت ئەوە بێ کە نوێژەکەت تەنها و تەنها بۆ خوای پەروەردیگارە لەه الدین و گوێڕایاڵی و ملکەتی تەواویش بە بێگومانی تەنها بۆ خوای پەروەردیگارە. بۆیە کە دەتەوێت نوێژکەی دەبێت پێش هەموو شتێک خۆت یەکلاکەیەوە کە کام نوێژێ دەیکەی ئەوە یەک. پاشان لە ئەنجامدانی نوێژەکەدا هیچ مەبەستێکت نییە جگە لەوەی کە دەتەوێت بەهۆی نوێژەکەتەوە خوای پەروەردیگار لێت ڕازی بێ. ئەو کاتێک کە نوێژەکەت یەکلا کردەوە لە دڵی خۆتدا کام نوێژێ دەیکەی و ئامانجیشت لە ئەنجامدانی نوێژەکە بریتی بوو لەوەی کە خوا لێت ڕازی بێ و لە قیامەت پاداشتی لەسەر وەرگریەوە، هیچ شتێکی دیکەت لە خەیاڵدا نەبوو لە مێشکتدا نەبوو. ئەو کاتێک کە دەتەوێت نوێژەکەی بکەی بێگومان نوێژەکەت نوێژێکی تەواو و دروستە. و پێغەمبەریشمان صلی الله عليه وسلم فەرموویەتی ئینەما الأعمال بالنیات وإنما لكل امرئ ما نوى. بێگومان کردارەکان پاداشتیان بەپێی نیەتە و مرۆڤ بەپێی ئەو نیەتی کە هەیەی بەپێی ئەوەی کە لە دڵیدا خوای پەروەردیگار ئەجری بۆ دەنووسێت و پاداشتی بۆ دەنووسێت. کەواتە نیەت هێنان بۆ ئەنجامدانی نوێژ مەرجی سەرەکیە و پاشانیش لە نیەتەکەتدا لە نیازی دڵتدا دەبێت ئەوە هەبێت تەنها کە خوا لێت ڕازی بێ. هیچ ئامانجێکی دیکە هیچ مەبەستێکی دیکە هیچ خەیاڵێکی دیکەت لە مێشکیدا نەبێت. نیەتیش دیارە بریتیە لە عەزم و جەزم و خۆیەکلاکردنەوە لەسەر ئەنجامدانی کارێک. نیەت کردارێکە وەکو عولەما دەفەرمون بەدڵ دەکرێ، هیچ پەیوەندیەکی بە زمانەوە نییە. هەر کاتێک چوویە سەر بەرماڵ ڕوود لە قیبلە کرد دەستنوێژت هەڵگرت بڕیارتدا لە دڵەوە خۆت یەکلا کردەوە لە دڵەوە کە بەتەمای دەستکەی بە عیبادەتێک کە نوێژە پێویستی بە گوتنی هیچ وشەیەک نییە لە زمان بڵێ نیەتم وایە نوێژی نیوەڕۆ دەکەم 4 ڕەکەعات یا عەسر یا مەغریب یا عیشا، بەڵام لە دڵی خۆتدا دەبێ خۆت یەکلایی کردبێتەوە کە کام نوێژێ دەیکەی وەکو وتم و مەبەستیشت لە ئەنجامدانی نوێژەکە بریتیە لە ڕەزامەندی خوای پەروەردیگار. و زۆرێک لە عولەما دەفەرمون نیەت طبعاً پێویستە تەنها بە دڵ بگوترێ، بە زمان گوتنی پێویست نییە و سونەت نییە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نیەتی نوێژی بە زمان نەهێناوە و نەبیستراوە. هیچ کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نیەتی نوێژی بە زمان گوتبێت، هەمیشە تەنها بە دڵ گوتوویەتی. و ئەوەشی کە هەندێک خەڵک دەیکا لە نیەت هێنان بە زمان زۆر جار دەبێتە هۆکاری قەلەق و وەسوەسە و دوودڵی کە چەند جار نیەتی نوێژێک دووبارە دەکاتەوە، یا پێی وایە ئەگەر بە زمان نیەتی نەهێنا و ژمارەی ڕکعاتەکانی نەگوت نوێژەکەی دروست نییە.
بێگومان نا نیەت یعنی قەست یعنی خۆیەک لاکردنەوە خۆیەک لاکردنەوە و قەست و نیەت بوون و مەبەستبوونیش بەدڵ دەکرێت کەواتە ڕوکنی یەکەمی نوێش نیەتە بەڵام نیەت بە زمان ناگوترێت نیەت بەدڵ دەگوترێت و هێندێکیش لە عولەما تاوان دەفەرموون ئەگەر ئینسان ئەوەی لە دڵیدایە ئەگەر بە زمانیش بیڵێ ئیشکالێکی تێدا نییە بەڵام ئەسڵی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە ئینسان بە دڵ بیڵێ چونکە بە زمان بشێڵێ ئەگەر دڵت ئاگای لێ نەبێ بێگومان نوێژەکەت بەر ناکەوێت ئەوە ڕوکنی یەکەم ڕوکنی دووهەم بریتە لە تەکبیرەت الئیحرام الله ئەکبەری دابەستنە نوێژ الله ئەکبەرەکانی ناو نوێژ جگە لە الله ئەکبەری سەرەتا هەمویان ئەوانی دیکە سنەتن بەڵام الله ئەکبەری دابەستە نوێژ دوای نیەت هێنان مەرجی دووهەمە واتە ئەگەر کەسێک نیەتی هێنا بەڵام الله ئەکبەری دابەستنە نوێژی نەگوت یا لە بیری چوو بێگومان تەبەن نوێژەکەی دروست نییە دەبێ ئەو نوێژە وە لە الله ئەکبەرەکەیەوە نوێژەکە دووبارە کاتەوە چونکە پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله عليه وسلم مفتاح الصلاة الطهور کلیلی چوونە ناو نوێش بریتە لە خۆپاکردنەوە و دەست نوێژ هەڵگرتن و تەحریمها التەکبیر خۆ قەدەغەکردن و خۆ دەرخستنەوە لە قسە و ڕەفتارێک کە پەیوەندیان بە نوێژەوە نییە بە الله ئەکبەر دەست پێ دەکا و هەروەها و تەحلیلها حەڵالبوونەوەی حەرەکات و قسەکردنی جگە لە نوێژیش بەهۆی سەلامدانی یەکەمەوە بۆ ئینسان حەڵال دەبنەوە کەواتە الله ئەکبەری دابەستنە نوێژ الله ئەکبەری تەحەڕوم مەرجی تەوان دووهەمی نوێژە دوای ئەوەی کە نیەتت هێنا یان دەکرێت لەگەڵ نیەتەکەی ئەو کاتەی کە نیەتەکەی دێنی بە زمان لە هەمان کاتیشدا تەوان الله ئەکبەرەکەی بڵێ گرنگەوەیە نیەتەکەت نەکەوێتە دوای الله ئەکبەرەکەی ئەگەر نیەت و الله ئەکبەرەکە بەیەکەوەش بن بەیەکەوەش بیانڵێ تەوان نوێژەکەت هەر دروستە بەڵام بەبێ الله ئەکبەری تەحەڕوم و دابەستنە نوێژ کە بەبێ گومانی الله ئەکبەرەکە وەکو گوتمان یا دەکەوێتە دوای نیەتەکەی یا دەبێت لەگەڵ نیەتەکەی دابێڵێ دەنا ئەگەر نیەتەکە بکەوێتە دوای الله ئەکبەرەکەی بێگومان ئەو کاتەش خەلەل لە نوێژەکەماندا دروست دەبێ خاڵێکی دیکە مەرجێکی دیکەی نوێژ بریتە لە ئەلقیام ڕاوەستان بە پێوە لە نوێژی فەرزدا مەرجی سەرەکی نوێژە بە قورئان و بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە یەکدەنگی زانایان هەر کەسێک لە توانایدا هەبێ لە کاتی خوێندنی فاتحادا بە پێوە ڕاوەستێ و ڕانەوەستێ تەوان نوێژەکەی بەرناکەوێ خۆی گەورە لە قورئاندا دەفەرمێت حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين وقوموا لله ڕاوەستن بۆ خوا لە کاتی نوێژکردندا بە ئەو پەڕی ملکەچی بەبێ حەرەکات و جوڵەی زۆر کە پەیوەندیان بە نوێژەوە نییە بە خشوع و ملکەسی بە گوێڕاڵی و خشوع و بە سەکەنێت و ئارامی لە کاتی خوێندنی فاتحادا پێویستە بە پێوە ڕاوەستی عیمڕانی کوڕی حەسین دەفەرمێت جارێکیان پرسیار لە پێغەمبەر کرا صلی الله عليه وسلم چۆن نوێژێ بکەین فەرمووی صلی قائمە فەرمووی بە پێوە نوێژێ بکە فإن لم تستطع أجر نتواني فقاعدا برودانشا فإن لم تستطع فعلى جنوب أجر هر نتواني داش نشي لسر كلكا لسر تنشت وحديثي كمان هي قال لك سر تنشت شش نتواني نوجبكي طبعا لسر بشت راك شاي نتواني نوجكت هربكي بمرجك طبعا كسكا تواناي وستاني هبي وەستان بە پێوە بۆ کەسێک کە لە توانایدا هەبێ مەرجە و ڕوکنە ئەو کەسانەی کە وەک دەڵێ دەتوانن ڕاوەستن لە کاتی خوێندنی فاتحادا و ڕاناوەستن لەسەر کورسیدا دەنیشن یا دەستنە عەرس بینی خۆی و خوایان تەبان ئەگەر عوزریان نەبێت و فیعلەن لە دەسەڵاتیاندا هەبێ با تۆزێکیش ماندوو بن تۆزێکی زەحمەت ببینن بەڵام تەبان کەسێک کە خۆی تاقی کردوتەوە فیعلەن کاتێک کە بە پێوە ڕادەوەستێ تووشی ئازارێکی زۆر دەبێت یان نەخۆشیەکەی زیاد دەکات و پەرە دەستێنێت یا ئەو کەسانەی فعلەن دکتۆر بۆی داناون دکتۆرێکی مسلمان بۆ اختصاص بە نەخۆشیەکە بۆی داناون کە نابێت کەسەکە بە پێوە ڕاوەستێ بەڵام ڕاستی بە دانیشتنەوە نوێشکردن خەریکە دەبێتە حاڵەت و دیاردا
و زۆر جار کەسەکە لە زۆر شتی دیکەدا غەیری نوێژێ بە پێوە ڕادەوەستێ، بەڵام کە وەختی نوێژە دێ جاری وهەیە لە نوێژەدا عوزر بیان و بۆ خۆی دروست دەکە. ئەوە ئێمە حکم نادرێ، وەکو گوتم کەسەکە بۆ خۆی دەتوانێت حکم بەسەر خۆیدا بکە و دکتۆرێک تایبەت و تایبەتمەند. بەڵام ئەگەر دکتۆر بۆی دانای چۆن بۆ نوێژێ بە پێوە ڕاناوەستی، لە ئیشەکانی دیکەشدا بە پێوە ڕاوەستە. چۆن لە نوێژێ ئیحتیاط دەکەی و خاتری خۆت دەگری و وەک دەڵێ ڕێنمایی دکتۆر جێبەجێ دەکەی، لە شتەکانی کەشدا ڕێنمایی دکتۆر جێبەجێکە. بەڵام کە لە ڕاوەستانی دیکەدا ڕێنمایی دکتۆر جێبەجێ ناکەی کە وەکو نوێژش پێویست نین، لە نوێژشدا جێبەجێ مەکە. وەکو گوتم کەسەکە دەردارەکە بۆ خۆی دەزانێت حکومەکە بێمە نادرێ، بەڵام بینی خۆمان و خوا وەکو عیلم دەبێ بیزانین نوێژی فەرز فاتحا خوێندنەکەی بە پێوەیە. کەسێک لە توانایدا هەبێت و بۆی بکرێ بە پێوە فاتحای بخوێنێ، بەڵام بچێتە سەر کورسی یادا بنیشێ، بێگومان نوێژەکەی بەرناکەوێ. ئەگەر نەتوانی هەنگاوی دووهەم دانیشتنە، هەنگاوی سێهەم لەسەر کەلەکەیە، هەنگاوی دواتر لەسەر پشتە و تەنانەت تەوان ئینسان ئەگەر تەنها سەری بجوڵێت، چاوی بجوڵێت، دڵی ئیشێ بکە، تەوان نوێژ هەر دەبێ بکرێ. ئەو کاتە بە حرەکەی دڵیش، بە ئیشارەتی دڵیش، بە ئیشارەتی چاویش نوێژەکەت بکەی هەر دروستە. بەڵام ئێمە قسەمان لەسەر کەسێکە کە دەتوانی کە ببێ گومانی تەبان بە پێوە ڕاوەستان ڕوکنە و کاتێکیش بە پێوە ڕادەوەستی تەوان سونەت وایە قاسەکانت بەیەکەوە نەنووسێنی، قاسەکانت لە ئاستی شانتدا بەڕێکی ڕاگری. سەبارەت بە نوێژی سونەت، نوێژی سونەت تەبان ئەگەر لە تواناشتدا هەبێ، لە دەسەڵاتیشتدا هەبێ، دەتوانی بە دانیشتنەوە بیکەی. بەڵام ئاگامان لێی بێت ئەو نوێژەی کە بە دانیشتنەوە دەیکەی ئەگەر بەبێ عوزر بێتەوان لە نوێژی سونەت خێرەکەی بەقەدەر نوێژەکە بە پێوە دەیکەی. دەکرێت نوێژی سونەت دانیشی با تواناشت هەبێ، بەڵام بێگومان لەو حاڵەتەشدا ئەو نوێژەی کە بە پێوە دەکرێت ئەجرەکەی دوو ئەوەندەی ئەو نوێژەیە کە بە دانیشتنەوە دەکرێت بۆ کەسێک کە عوزری نەبێتەوان. صلاة الرجل قاعدا، پێغەمبەر لە فەرمێ صلی الله عليه وسلم نصف الصلاة، نوێژێک کە کەسێک بە دانیشتنەوە دەیکە خێرەکەی نیوەی نوێژەکە کە بە پێوە دەکرێت. بۆ کەسێک کە وەکو گوتم عوزری نەبێت، دەنا ئەو کەسانێک کە عوزریان هەیە لە نوێژی فەرزیشدا کە بە دانیشتنەوە نوێژێ دەکەن، کە لەسەر پشت نوێژێ دەکەن، کە لەسەر تەنیژ نوێژێ دەکەن، هەمان خێری ئەو کەسەیان دەگاتێت کە بە پێوە نوێژەکەی ئەنجام داوە. ئەو کەسەی کە ناتوانێت تەوان بە پێوە نوێژێ بکە، عولەما دەفەرمون بەپێی توانای خۆی چۆنی بۆ کرا، توانی دانیشێ کە لەسەر زەوی بەبێ گومانی دانیشتن لەسەر زەوی چاکتر، باشتر وە گونجاوتر لەسەر ئەوکە ئینسان لەسەر کورسی دابنیشێ. بەڵام لەسەر کورسی دانیشتنیش هەرچەندە قسەی لەسەرە، بەڵام کەسێک نەتوانێت بچێتە عەرزێ لە عەرزیش دانیشێ، تەنها دەتوانێت لەسەر کورسی دانیشێ، بێگومان بۆ ئەو کەسە نوێشکردن لەسەر کورسی هیچ ئیشکالێکی تێدا نییە. لەسەر کورسی نەتوانی چوار مەشقی لەسەر زەوی دانیشە، نەتوانی ڕاکشێ، نەتوانی لەسەر پشت، مادام عوزرت هەیە تەمەن خێرەکەشت خێری ئەو کەسەیە کە بە پێوە نوێژە دەکا. ئەو کەسەی بە عوزر وەلحاصڵ لە نوێژەکەی لە فاتحا خوێندنەکەی دادەنیشێت یا ڕادەکشێ یا لەسەر پشت دەیکە، هەمان ئەجری ئەو کەسەی دەکاتێت کە بە پێوە نوێژی کردووە، لەبەرەوەی بە عوزر دانیشتووە و بیانووی هەیە و توانای بە پێوە ڕاوەستانی نییە. ئەویش فەرمودەی صحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمودەکە زۆر جێی دڵخۆشیە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا مرض العبد ئەو سافڕە، ئەگەر بەندەیەک نەخۆش کەوت یا سەفەری کرد، كتب الله له ما كان يعمله وهو صحيح مقيم. خوای گەورە بۆی دەنووسێ پاداشتی کردارەکانی هەر وەک چۆن پێشتر بە ساغی کردوێتی یا ئەو کاتەی کردوێتی کە لە ماڵەیە. کەواتە تەندروست باشی نیعمەتێکی خوای پەروەردیگارە. تۆ بە تەندروستیەکی باشەوە
چەند عیبادەتت کرد بێت چۆن عیبادەتت کرد بێت کاتێک کە نەخۆش دەکەوێت عیبادەتەکانت پێ ناکرێن خی گەورە هەمان ئەجرت بۆ دەنووسێ کاتێک لە ماڵێک تەوان بێگومان لە ماڵی ئینسانەگەر حەزی لێ بێ دەرفەتی چاتری عیبادەتکردنی هەیە تا لە سەفەرەیە لە ماڵی خۆت لە کاتی نیشتە جێبووندا چەند عیبادەتت کرد بێ کە چوویە سەفەر سونەتەکانت پێ ناکرێ عیبادەتەکانت پێ ناکرێ قورئانەکەت پێ ناخوێندرێ هەمان ئەجرت دەکاتێ جا ئەو بۆ نوێژەنا بۆ هەموو عیبادەتێکی دیکە عادەتی خۆ دوایە ڕۆژێ جوزئێک قورئان بخوێنی بنمونە ئەگەر نەخۆش کەوتی پێت نەخوێندرا خێری یەک جوزئەکەت دەگاتێ عادەت دوایە لە ساغیدا هەموو نوێژە فەرزەکان سونەتەکانی لەگەڵ دەکەی بەڵام بە نەخۆشی سونەتەکانت پێ ناکرێ خێرەکەت هەمووی بۆ دەنووسرێ عادەت دوایە ئەو کاتێک کە ساغی بنمونە مانگێ چەند ڕۆژێکی بە ڕۆژووی بەڵام نەخۆش دەکەوێت دواتر ڕۆژوەکانت پێ ناگیرێن هەمان ئەجرت دەست دەکەوێت ئەو کەسەشی کە لە ماڵەیە تەبەن چی کردووە وەچی دەکا کاتێک کە سەفەر و عیبادەتەکانی پێ ناکرێن هەمان ئەجری دەست دەکەوێت بۆیە تەوان لەش ساغی یەکێکە لە نعمەتەکان و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت لەش ساغی پێش نەخۆشی بە فرسەت بزانە بۆ چونکە ئەگەر لە لەش ساغیدا بە لەش ساغی چوو بێ مزگەوت عیبادەتت زۆر کرد بێت شەو نوێژت زۆر کرد بێت قورئانت زۆر خوێند بێت ڕۆژوت زۆر گرت بێت ذیکر و تەسبیحات و تەهلیلت زۆر کرد بێت کاری چاکەت زۆر کرد بێت هەنگاوی باشت زۆر نابن بەرەو خێر کاتێک نەخۆش دەکەوی هەمان ئەجرت دەست دەکەون کە ئەوەش فەضل و بەخشێکی خوای پەروەردگارە خوای گەورە لەگەڵ ئێمە کردوویەتی خاڵی چوارەم و ڕوکنی چوارەم بریتیە لە خوێندنی سوورەتی فاتحە لە هەموو ڕەکعاتێکدا نوێژەکە نوێژی فەرز بێ یان نوێژی سونەت بێ هیچ نوێژێک بەبێ فاتحە ناکرێ و قبول نییە و هەروەها بە نوێژ حساب ناکرێت ئەوەشیان طبعا حديثي صحيح پیغمبر صلى الله عليه وسلم كعبادي كري صامت دفرمت پیغمبر فرموي صلى الله عليه وسلم لا صلاة لمن لم يقرأ بفاتحة الكتاب أو كسنويجي برناكوي كفاتحة الكتاب كيك لنا وكاني سورة فاتحة سورة يكمي قرآن قرآني بيدا كريتا وقرآني بيدا سبيدا كين أجر نيخوينين نويجو كمان قبول نية حديث كمان هي پیغمبر فرمي من صلى صلاة لم يقرأ فيها بأم القرآن وفي رواية بفاتحة الكتاب فهي خداع يعني دفرمت هي خداع غير تمام هر کەسێک نوێژێکی لە نوێژەکان کرد بەڵام فاتحای تێدا نەخوێند ئەو نوێژێکی ناتەواوە و نوێژێکی دروست نییە و ئەو نوێژە نییە کە پێغەمبەر کردوێتی صلى الله عليه وسلم حديثي كمان هي لا تجزئ صلاة لا يقرأ فيها بفاتحة الكتاب چەندان حديثي دیکە والحاصل گومانێک مان و ئیشکالێک مان نییە لەسەر ئەوەی کە پێویستە ئینسان لە هەموو ڕکعاتەکانی نوێژدا فاتحە بخوێنێ بە شێوەیەکی دروست و تەواو بەو شێوازەی کە پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆی هێناوین و لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم فێری بووین ملاحظەیەک لەسەر فاتحة طبعا آية بسم الله الرحمن الرحيم بشك لفاتحة بشك نيل فاتحة ذكري فاتحة بخوانين وبسم الله لقلنا بيقومان طبعا بأقدار بين أعوذ بالله من الشيطان الرجيم كيما ركعاتي يكم ولا سرتا دادي خوانين أو بشك نيل فاتحة بالإجماع بيقدنجها مزانان بلام سنة لركعاتي يكم دا أعوذ بالله من الشيطان الرجيم بكين بدنجي نزم لنوێژە بەدەنگەکانیشدا ئەعوذ بالله هەر بە بێدەنگی دەکرێ و بە بێدەنگی سونەتە سەبارەت بە بسم الله عولەما چەند ڕەئیەکیان هەیە جارێ هەموو عولەما یەکدەنگن لەسەر ئەوەی کە بسم الله الرحمن الرحيم لە سوورەتی نەمل کە لە ناوەڕاستی سوورەتەکەی داهاتووە یەکێکە لە ئایەتەکانی قورئان لەوێ بەڵام لە ناو فاتحایدا چەند ڕەئیەکمان هەیە ڕەئی یەکەم بۆ چوونی یەکەم دەفەرمون ئاەتێکە لە سوورەتی فاتحە و لە هەموو سوورەتەکانی دیکەش بۆیە دەفەرمون لە نوێژێشدا و لە کاتی خوێندنی سوورەتەکانیشدا واجبە بسم الله بکەین هەروەکو چۆن واجبە فاتحای بخوێنین لەکوێ فاتحامان بەدەنگ خوێند بسم اللهش بەدەنگ دەخوێنین لەکوێ فاتحامان بەبێ دەنگی خوێند فاتحاش بسم الله یەکەش بەبێ دەنگی دەخوێنین
گەورەترین طبعا دلیلی ئەو مەذهبە و ئەو بۆچوونە ئەو فەرمودەیە کە نعیمی کوڕی مجەمیر دەڵێت صەلەیت وەراء ئەبی هورەیرەة فقرأ نوێژم لە دوای ئەبوو هورەیرەی کرد فقرأ بسم الله الرحمن الرحيم فەرمێ دەستی بە خوێندنی فاتحە کرد و وتی بسم الله الرحمن الرحيم ثم قرأ بأم الكتاب پاشان فاتحای تەواو کرد دوای ئەوەی کە لە نوێژێ بووە فەرمووی والذي نفسي بيده إني لأشبهكم صلاة برسول الله صلى الله عليه وسلم فەرمووی سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە من نوێژێکم کرد کە لە هەموو خەڵکی زیاتر بە نوێژی پێغەمبەر دەسێ صلی الله عليه وسلم یعنی ئەبوو هورەیرە شاهدی داوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە نوێژی خوێندووە و فاتحای خوێندووە بسم الله بەدەنگ کردووە و بەو شێوازە بسم الله کردووە کە فاتحاشی خوێندووە فاتحای بێدەنگ خوێندبێ بسم الله بێدەنگ خوێندووە فاتحاشی بەدەنگ خوێندبێ بسم اللهشی بەدەنگ خوێندووە ئەوە طبعا إمام النسائي إمام خزيمة ابن حبان وإمام حافظ جدا فرمت فرموديش صحيحة وصحيح ترين فرمودش لسر أويك سنة لنوجد فاتحة يعني بسم الله لقل فاتحة بدنك بخويندرين لو شوينانا دا كفاتحة بدنك دخوينين بوسوني دي كمان هي دفرمون أنها آيات مستقلة آياتك سر بخويا خوای گەورە کە ناردوویەتیە خوارێ بۆ ئەوەی ناردووێتە خوارێ سوورەتەکان بەهۆی بسم اللهوە لێک جیا بکاتەوە بۆیە خوێندنی فاتحە خوێندنی بسم الله لە نوێژدا لەگەڵ فاتحای و لەگەڵ هەموو سوورەتەکانی کەدا جائیزە و سنەتە بەڵام دەڵێ سنەت نییە بەدەنگ بێڵێ بێدەنگی بسم اللهەکەی دەکەی دواتر فاتحایەکەی بەدەنگ دەخوێنی لەو شوێنانەی کە فاتحای تێدا بەدەنگ دەخوێندرێت ئەوەش حەدیثێکمان هەیە کە ئەنەس بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت صەلەیت خەلفە رەسوول الله صلی الله عليه وسلم وخەلفە ئەبا بەکر نوێژم لە دوای پێغەمبەرەوە کردووە صلی الله عليه وسلم نوێژم لە دوای ئەبوو بەکر و عومەر و عوسمانیشەوە کردووە وكانوا لا يجهرون بسم الله الرحمن الرحيم بەڵام کاتێک فاتحان بەدەنگ خوێندوە بسم اللهیان بەدەنگ نەخوێندووە خوێندوویانە بەبێ دەنگی ئەو دار لە فاتحایدا دەنجیان بەرز کردوتەوە ئەوەش طبعا فەرمودەیەکی دیکە نەسائی و ئیبن حەبان و طەحاوی بە ئیسنادێک لەسەر شەرتی صحیحەین بوخاری و موسلی حەدیثەکەی ڕوایەت کردووە هەدا ئەو حەدیثەشیان حەدیثێکی صحیحە بوسوني سهمان هي دفرمت أنها ليس بآية من الفاتحة ولا من غيرها دلين بسم الله نلا فاتحة دا نلا غير فاتحة دا آيات نية وأن قراءتها مكروهة سرا وجهرا دلين طبعا خوينكي ناپسنده نبا بدنجي دبا بخويني نبا دنجش نلا نويجي فرض دي خويني نلا نويجي سنة بەڵام دەفەرمون وهذا المذهب ليس بقوي ئەو مەذهبێکی بەهێز نییە ابن القيم ڕەحمەتی خوای پەروەردیگاری لێبێت هاتووە سێ مەذهبمان هەبوو کەواتە مەذهبی یەکەم کە بە مطلقی دەڵێن لە هەموو سوورەتەکاندا ئایەتە و حکمەکەی حکمی فاتحا و سوورەتەکانە لە بە بێدەنگ خوێندن و بە بەدەنگ خوێندنێ مەذهبی دووهەممان ئەوەیە کە ئایەتێکە لە هەموو سوورەتەکان بەڵام بەبێ دەنگ طبعا بخوێندرێت سنەتە ئەوجار فاتحاکە بەدەنگ بخوێندرێت و مەذهبی سێهەم کە مەذهبێکی ضعیفە کە دەڵێت لە هیچ سوورەتێکدا ئایەت نییە ئەوە مەذهبێکی بەهێز نییە ابن القيم لبيني مذهبي يكم دوهم كفرمودي صحيحان بدستو دليل لسرة دفرمون كان النبي صلى الله عليه وسلم يجهر بسم الله الرحمن الرحيم تارة ببي حديث كان فرمود كان وورد بونا ولا نوجه كان پیغمبر صلى الله عليه وسلم روايات نوجه پیغمبر صلى الله عليه وسلم بو ما اندر دكوي كپیغمبر اخوا صلى الله عليه وسلم جاري وهي فاتحه بدن خويندوا بلام زوري جاره كان فاتحه ببي دنگي خويندوا عفو بسم الله ببي دنگي خويندوا لا الحمد لله ودنگي برس كردوتوا كواتا خويندني بسم الله الرحمن الرحيم لنوجه دا قسەی تێدا نیە دەبێ بخوێندرێ
بەڵام بەدەنگ دەیخوێنی لە نوێژە بەدەنگەکاندا یا بەبێ دەنگی دەیخوێنی هەردوو شێوازەکە لە پێغەمبەرەوە ڕیوایەت کراون کەواتە ئەو کەسانەی ئیمامەتی دەکەن کە بسم اللهیان بەدەنگی بەرز خوێن بێگومان سنەتی پێغەمبەریان جێبەجێ کردووە صلی الله عليه وسلم ئیقتیدایان بە پێغەمبەرەوە کردووە صلی الله عليه وسلم ئەو کەسانەشی کە بسم الله دەخوێنن بە دەنگی نزم بەڵام دەنگ بەرز ناکەنەوە لە الحەمدولله رب العالمینەوە دەنگ بەرز دەکەنەوە ئەوەشیان هەر سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆیە لەسەر بسم الله کردن و بسم الله نەکردن ضرور نییە ئێمە حکم دەین کە زۆر جار خەڵکێک وە گەنجانێک پێیان وایە ئەگەر ئیمامێک بسم الله الرحمن الرحیمی بەدەنگ کرد بە مبتەدیع حیساب دەکەن و زۆر جار نوێژی لە دواناکەن و بەعەکسیشەوە هێندێک خەڵکمان هەیە ئەگەر کەسێک بسم الله بەدەنگ نەکرد یا بە الحەمدولله دەستی پێکرد هەندێک کەس نوێژیان لە دواناکە یا پێیان وایە بسم الله ناکەن نا بسم الله الرحمن الرحیم گومانی تێدا نییە کە دەبێ بکرێ بەڵام قسەکەمان لەسەر ئەوەیە بەدەنگ بکەین یا ببێ دەنگی بکەین هەردوو شێوازەکە سنەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم پێویست ناکە لەسەر ئەو شتە لاوەکی و جزئیە خلاف لە بینی مسلماناندا دروستکەین ئینسان وا باشە ئینسان وا چاکە لەو شوێنانەی کە خەڵک ڕاهاتووە لەگەڵ ئەوەی کە فاتحا بەدەنگ بخوێندرێ فاتحای بەدەنگ بخوێنە با خەڵک گومان لێ نەکا کە تۆ فاتحا لە فاتحایدا بسم الله ناڵێ با گومانی لە نوێژەکەی خۆی و لە نوێژەکەی تۆشدا نەبێ و لەو شوێنانەشی کە خەڵک ڕاهاتوون دەزانن تۆ بسم الله دەکەی بەڵام بەبێ دەنگی دەیکەی ئاسایی ئەگەر بسم الله شت بەبێ دەنگی کرد و لە الحەمدوللهدا دەنگت بەرز کردەوە شتێکی ئاساییە و گرفتێکمان نییە بابەتێکی دیکە طبعاً لەسەر فاتحای ضرورە ئەو کەسێک کە نوێژێ دەکا و بەتایبەت ئیمامەکان ئەوانەی پێشنوێژی دەکەن جا بەتایبەتی ئەوانەی کە ئیمامەتی دەکەن پێی وە هەموو نوێژ خوێنێکیش پێویستە لەسەری فاتحای ڕەوان بێت بەتایبەتی ئەوەی ئیمامەتی دەکات مەسئولیەت و بەرپرسیارەتی هەموو ئەوانەی لە ئەستۆیدایە کە لە پشت ئەوەوە نوێژێ دەکەن لە شوێنێک ئیمامەتی بکەی فاتحات ڕەوان نەبێت و مەئمومەکان فاتحایان لە تۆ ڕەوانتر بێت یا لەناو مەئمومەکاندا خەڵکێک هەبێ فاتحای لە تۆ ڕەوانتر بێت و تۆ فاتحات ڕەوان نەبێت بێگومان کارەساتە نوێژەکەت ئیخۆت و ئەو کەسانەشی لە پشتەوە نوێژێ دەکەن مەترسیان لەسەرە و بۆکو تاکە ژەوانەی نوێژێ دەکەن بەڕاستی چاگوایە لەکن مامۆستایە کەسێکی قورئان خوێنی قورئانزان فاتحاکەی خۆیان ڕەوانکەن چونکە فاتحا بۆ ئێمە کە پیتەکانمان حرفەکانمان تەلەفوظاتمان وەکو تەلەفوظاتی زمانی عەرەبیە زەحمەتێکی تێدانێ بۆیە فاتحا ڕوکنە و واجبیشە ئەو کەسەی فاتحای دەخوێنێ بە ڕەوانی فاتحای بخوێنێ ئاگاتان لێی بێ ئەو کەسەی لە دەسەڵاتیدا هەبێت فاتحای لە دەسەڵاتیدا هەیە فاتحا ڕەوان کە و ڕەوانی ناکات بە هەڵە دەیخوێنێ نوێژەکەی بەرناکەوێت بەتایبەتی ئەوانەی ئیمامەتی دەکەن زانیت فاتحات ڕەوان نییە فاتحات ڕاست نییە بە هیچ شێوەیەکی هەر لەقەبێکت هەیە تەنانەت ئەگەر مامۆستای ئاینیش بی و ئیمامیش بی کە زانیت فاتحات غەڵەیە بڕۆ فاتحاکەت ڕاستکەوە با بەرپرسیارەتی خەڵکی نەیەتە ئەستۆت ملاحەزەیەکی دیکە ئەگەر کەسێک لە توانایدا نەبوو هەر زمانێکە یان زمانی تەواو نییە فاتحا فێر ببێ بەڵام لەناو قورئاندا طبعاً شوێنێکی دیکەی دەزانی بەڕەوانی عولەما دەفەرمون ئەو کەسەی فاتحای پێ ڕەوان ناکرێ دەکرێ 7 ئاەتی دیکە بەقەد فاتحای لە جێگای فاتحایدا بخوێنێ بۆ کەسێک وەکو گوتم نەیتوانی خۆی هەوڵیدا محاولەی کرد بەڵام فاتحا فێر نەبوو بەڵام لەناو قورئانێدا 7 ئاەتی دیکەی دەزانین ڕەوان دەکرێت ئەو 7 ئاەتانە لە شوێنی فاتحای بخوێنێ ئەگەر کەسێک وەک دەڵێ فاتحاشی پێ ڕەوان نەکرا هەر ڕەوان نەکرا هەمووی غەڵەت بوو غەڵەتی گەورەی تێدا بوون کە معنای دەگۆڕی نەک غەڵەتی گچکە من مەبەست نییە غەڵەتی گچکە هێندێکی بۆ کەسی نەخوێندەوار و کەسێک لە دەسەڵاتیدا نەبێ چاوپۆشی لێکراوە بۆ کەسێک کە لە توانایدا نەبێ فاتحای فێر بێت زمانەکەی لەگەڵ عەرەبی زۆر جیاواز بێت وە قورئانیش نەزانێ هیچی عولەما دەفەرمون دەکرێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ئەو ذیکرانە لە شوێنی فاتحای بخوێنێ بەڵام گرنگ ئاگامان لێی بێ فاتحا ڕوکنێکی سەرەکی نوێژە و مەرجیشە فاتحا
کە دەخوێنین بە ڕەوانی بخوێنین هەڵەی گەورەی تێدانە بێ لای کەمی و بەتایبەت دووبارەی دەکەمەوە ئەوانەی ئیمامەتی دەکەن ئەوانەی پێشنوێژی دەکەن لە مزگەوتە یا لە هەر شوێنێکی دیکەیە واجبە لەسەرتان خۆتان تاقیکەنەوە نەک بۆ خۆت حکمی خۆت بدەیت لای کەسێکی شارەزای قورئان خوێن فاتحاکەت بڵێ دووبارەیکەوە ئەگەر شاهدی بۆ دای فاتحاکەت ڕەوانە ئەو جار حەق بە خۆت بدە کە ئیمامەتی بکەیت و هەروەها ئەگەر زانیت هەڵەکانت چاکە بەقەدەر توانا و محاولەکردنت ئەگەر هەر پێچانە بوون ئەو کاتە نوێژەکەی خۆت دروستە بەڵام نزیکی ئیمامەت و پێشنوێژی مەکەوە گەزانیت فاتحاکە دروست نییە کە بەداخەوە زۆرێک لەوانەی کە زۆر جار ئیمامەتی دەکەن و پێشنوێژی دەکەن بێگومان فاتحاکەیان لەوانەیە زۆر تەواو نەبێ بۆیە دەنگخۆشی گرنگ نییە مەرج نییە بەڵام فاتحاڕەوانی مەرجی سەرەکیە بۆ نوێژە بێدەنگەکانیش نەکرد بۆ نوێژە بەدەنگەکان زۆر جار کەسێک هەیە لە نوێژە بێدەنگەکان دەسێتە پێشێ کە پێی وایە ئەگەر لە نوێژە بێدەنگەکاندا فاتحای خوێند و غەڵەی کرد لەبەرەوەی کەس ئاگای لە هەڵەکەی نییە مشکیلە نییە هەر هەڵەیە لە بێدەنگەکەشدا هەڵەی بکەی و فاتحات ڕەوان نەبێ هەر ئیمامەتی دروست نییە ئیلا بۆ کەسێک نەبێت کە وەک خۆتە کەسێک وەک خۆت نەخوێندەوار بێت وەک خۆت فاتحا نەزان بێ طبیعیە کەسی زاناتری لە نەبێ پێشنوێژی بۆ بکەیت بەڵام لە مزگەوتێک لە جێگایەک نوێژێ بکەی خەڵکی لە تۆ فاتحا زانتر و ڕەوانتری لێبێ و ئەتۆش فاتحات ڕەوان نەبێ و بچیە پێشیان بێگومان گوناهات کردو دەبێ ئاگامان لێ بێت پشتیوان بەخوای پەروەردیگار لە دەرسەکانی داهاتوودا ڕوکنەکانی دیکە قسەرێ دەکەین و درێژەی پێدەدەین صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه أجمعين